ساڵتان لەبێتەوەم کاتتان باش من هاژە غەفورم لە ستۆدیۆی کراوەی کوردستان 24ەوە لە هەڵەبجەی ڕەنگین لەگەڵتانە بم لە فستیڤاڵی یاخۆ بڵێن نوێمین فستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجە. فستیڤاڵەکە گەرم و گوڕێکی زۆری پێوە دیارە. فستیڤاڵەکە سەرگوڵەکەی هەنارە، هەناری هەڵەبجە کە ئەمڕۆ زیاتر لە 600 جوتیار لەم فستیڤاڵە بەشداریان کردووە و 200 لەو 600 جوتیارە تایبەتن بە چاندن و بەرهەمهێنانی هەنار کە چەندین جۆری هەنار لەم دەڤەرە لەم پارێزگا جوانە هەیە. زیاتر لە 9000 زەوی دۆنم زەوی لە هەڵەبجە بە هەنار چێنراوە، بەرهەمیان هەیە و ئەگەر بێت و بەرهەمی 100% بێوە ڕێژەیەکی زۆر لە هەناری هەڵەبجە بەرهەمیت ئەتواندێ بە هەمان شێوەی ساڵانی ڕابردوو هەناری هەڵەبجە هەناردەی دەرەوە بکرێت. لێرە نەک هەنار چەندین بەروبوومی ناوخۆیی ساغەکرێتەوە بە بازارکردنێکی باش لە ماوەی 3 ڕۆژی فستیڤاڵەکەدا دەکرێت بۆ بەروبوومی هەڵەبجە بە بەروبوومی ناوخۆی هەرێمی کوردستان لە چەندین ناوچەی دەوروبەرەوە هاتوون و بەرهەمەکانیان نمایش کردووە و کاری دەستی تێدایە بە بازارکردن و گەرم و گوڕیەک بە ئابووری ئەم پارێزگایەوە دیارە و دواتری ژەتوانین بڵێن گەشانەوەیەکی باشترەدات بە ئابووری هەرێمی کوردستان لە ڕێگەی ئەو وتانەی کە جوتیاران خۆیان ئەڵێن ئەو بازاڕی کە بۆیان ڕەخساوە. هەڵبەت هەموو ئەم کار و چالاکیانەوە بە گشتیش فستیڤاڵەکە و پرۆژەکانی پێشووتریش هەمووی کاریگەری ئەو کار و پرۆژانەیە کە لەلایەن یاخۆ بڵێن بە گشتی لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانە و هەموو لایەنە پەیوەندیدارەکانی تایبەت بە کەرتی کوشتوکاڵ و پیشەسازی و بازرگانی ئەنجامیان دراوە و زانین کە لە کابینەی نوێمدا گرنگێکی زۆر زیاتر بە کەرتی کوشتوکاڵ دراوە و ئەم فستیڤاڵە گرنگێکی تایبەتری هەیە ئەویش ڕاکێشانی گەشتیارە. هەڵبەت گەشتیار کاتێتە هەرێمی کوردستانەوە و پارێزگای هەڵەبجەش ئەمەوە ئاکات کە کرانەوەیکی زیاترم بۆ ئەم هەرێم و بۆ ئەم پارێزگایە بڕەخسێت. من ئەمڕۆ یاخود بڵێن گفتوگویەکی تایبەتمە بێت لەگەڵ هەریەک لە بەڕێزان ئەمەل جەلال سەرۆکی دەستەی گەشت و گوزار و هەروەها بەڕێز ڕزگار حەمەد خدر ڕاوێژکاری وەزیری کوشتوکاڵ لێرە هەردووکیان میوانی منن بەخێر هاتن خۆشحاڵ بووم و پیرۆزیشە نوێمین فستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجە چونکە بەڕاستی فستیڤاڵێکی جوان ئەگەر بڵێن ساڵ بە ساڵ گەرم و گوڕتر و جوانترە ئەبینین کە سەلمێنەری ئەو ڕاستی ئەم گەرم و گوڕیە. ئەمەل خان لە تۆ دەست پێ بکەم ڕاکێشانی گەشتیار لە ڕێگەی فستیڤاڵانەوە چی کاریگەریەکیە بێ لەسەر بوژانەوەی پارێزگای هەڵەبجە و هەروەها بۆ هەرێمی کوردستانیش چ گرنگێکیە بێت؟ سەرەتا فستیڤاڵی هەنار و پایستان باش ئێمە دەکەم کوردستان هەمووی ئاوەدان بێ، هەموو ناوچەکانی کوردستان بە سروشت و تایبەتمەندیتی خۆیان بەناوبانگێن. شاری هەڵەبجە و پارێزگای هەڵەبجە نەکەرتای پایتەختی ئاشتیە، پایتەختی یاریبا بڵێن ڕێگەزی گەشتیاری، ڕێگەزی شوێنەواری، ڕێگەزی ئاین و ئاینزا جیاوازەکان، بەروبوومە کشتوکاڵەکان بە هەموو جۆرەکانیەوە. ئەمڕۆ ئەم فستیڤاڵی هەنارە بەڵام دەبینی هەنگوینیش دەبینی، گوێزی هەورامانش دەبینی، بەروبووم پێکاتەکانی هەناریش دەبینی لە شەربەتی هەنارەوە هەتاکو و ڕبە هەنار و پێداویستەکانی تر ئاکید بە دڵنیاییەوە بە زۆر زۆر. ئەوەی کە لێرە زۆر سەرنجت ڕاکێشێ لە نمایشە، نمایشێکی ڕەسەنی زەویزاری کوردستانە، بەرهەمی جوتیارە نمونەی و جوتیارە ماندووەکانی کوردستانە و ئێمە لە دەستەی گەشت و گوزار هەر ئەمڕۆ زیاتر لە 25 بڵۆگەری ڕۆژهەڵاتی کوردستان و ئێرانمان هێناوە کە تۆزێکی تر دەگەنە ئێران بە کامێراکانی خۆیان فستیڤاڵی هەنار دەگوازنەوە بۆ شارەکانی تری ڕۆژهەڵات و بۆ شوێنەکان. ئەمە گەشت و کاڵە واتە بە گەشتیاریکردنی ناوچە کشتوکاڵەکانمان، ناوچە شوێنەوارەکانمان، ناوچە دێرینەکانی کوردستان. بۆیە وەکو دەستەی گەشت و گوزار دەبینین ئەمانەی کە لێرن بە زۆری خەڵکی شارەکانی تری هەرێمی کوردستانن، باشوور و ناوەڕاستی عێراقن و لە وڵاتانی ترەوە دێن، تۆزێکی تر بەشێک لە خونسوڵەکان بەشداری دەکەن کەواتە ئەمانرێ بکرێتە یعنی لە ساڵانی ئایندە بکرێتە فستیڤاڵێکی نێودەوڵەتی بە دڵنیاییەوە ئینشاڵڵا بە جوتیاران ئینشاڵڵا هەموو هەوڵەکانمان بۆ ئەوەیەوە ئێمە لەگەڵ دەستەوە بەرهێنانیش خەریکی ئامادەکاری ماستەر پلانێکین کە بتوانین ئەم چالاکیانە زیاتر بە نێودەوڵەتی بکەین. یعنی ڕاستە چالاکێکی ناوخۆیە بە زیاتر ئاستێکی نێودەوڵەتی وەرگێ بۆ ئەوەی جگە لە بەبڕاندکردن کە دەستخۆشی لە وەزارەتی کشتوکاڵ و وەزارەتی پیشەسازی و بازرگانی یەکەین کە هەماهەنگین هەر سێ لابەیەکەوە کە دەمانەوێت بەرهەمەکانی کوردستان
بازارەکانی جیهان و ئەوەی کە ئەمڕۆ گوێم لێ بوو لە جنابی کاک ڕزگار ئەوەیە کە ئێمە یعنی بەروبوومەکانمان بەشی خەڵکی کوردستان ئەکات و لێمان زیادە دەیبینە دەرەوە ئەمە هەواڵێکی ئەمە بێتە وەکو پرۆژە گەورەکەی لێدێکاڵی گەشت و کاڵ بۆیە مەبەستیشم بووە کە هەردووکتان لێرە ئامادە بن بۆی کە بزانین ئەم پرۆژەیە وە بەیەکیشەوە هەر کوشت و کاڵ و گەشت و گوزار چۆنەتوانن هەرێمی کوردستان بەرەو کوردستانێکی بەهێزتر کوردستانێکی ئاوەدانتر بەرن. سەرەتا سڵاو و ڕێزم بۆ هەموو بینەران و سڵاو و ڕێزم بۆ خوشتی بەڕێزم ئەمەلخان و پیرۆزبایی گەورەم بۆ کردنەوەی فستیڤاڵی نوێمی هەنار و پایزەی هەڵەبجە و سڵاو و ڕێزم بۆ تاک بەتاکی خەڵکی هەڵەبجە و جوتیاران و خاوەنباخ و ئافرەتان و ژنانی دەستڕەنجین و خاوەن بەرهەمی جوانی هەنار و گوێز و هەنگوین و ترێ و بەروبوومە کشت و کاڵەکانی تر بۆیە ئەتوانم بڵێم ئەمڕۆ یەک لە پلانەکانی تری وەزارەتی کشت و کاڵ جێبەجێکرا کە ئەویش بریتە لە پلانی ساڵانەی فستیڤاڵ و هەفتە بازاڕەکان لە کاتی پێگەیشتنی بەرهەمە ناوخۆیەکان و نمایشکردنی ئەو بەرهەمانە بۆ بازارێکی نێوخۆیی کە بتوانرێ هەم بەکاربەری دەرەکی بەکاربەری ناوخۆیی بەکاربەری بیانی خەڵکانی خاوەندە سەڵات قۆسوڵەکان ئەوانەی کەوە ئاشنانین بە بەرهەمی ناوخۆی هەرێمی کوردستان لەم فستیڤاڵانەدا ئاشنا ببن. خۆشبەختانە ئەم ساڵی فستیڤاڵەکانە بۆ وەزارەتی کشت و کاڵ و تۆپی فستیڤاڵی هەنار کە یەکێکە لە فستیڤاڵە گرنگەکانی توانم بڵێم ناوازەی دەرخستنی بەرهەمی ناوخۆی هەرێمی کوردستان کە شانازی پێوە ئەەکەین لە هەناردەکردنی بۆ وڵاتانی کەندا و وڵاتانی ئەوروپی ئەمە بۆتە مای ئەوەی کە ئێمە شوناسێک بێ بۆ هەرێمی کوردستان شوناسێک بێ بۆ خەڵکی ناوچەی هەڵەبجە کەوا هەڵەبجە تەنها شەهید نییە هەڵەبجە تەنها جینۆساید نەکراوە هەڵەبجە ئەمڕۆ لەسەر پێی خۆیەتی بە بەرهەمە جوانەکەی بە سروشتە جوانەکەی بە سەرچاوە ئاوێکانی بە دابینکردنی ئاساییشی خۆراک و ئاو بۆ ناوچەکە ڕزگار ئەتوانن بڵێن ئەم ساڵ بەرهەم لە نێویاندا هەنار بە تایبەت زیادی کردووە ینی بەروبوومەکان زیاترە کەش و هەوا لەبار بوو بۆی کە بەروبوومی کشتتوکاڵی لە پارێزگای هەڵەبجە زیاتر بێت لەپار من بۆی کە وەڵامی پرسیاری یەکەمت دەمەوە بۆ ئاوێتە بوونی زیاتری گەشتیارانی ناوخۆ دەرەکی لەگەڵ خوشتی بەڕێزمان ئەمەلخان و بە سەرپەرشتی جەنابی وەزیر بێگەر تاڵەبانی توانرا بە هەماهەنگی لەگەڵ نووسینگەی جەنابی جێگری سەرۆکی حکومەت بابەتی پلانی پرۆژەی گەشت و کاڵ جێبەجێ بکرێ کە لە ئێستادا ئەتوانم بڵێم ئەم پرۆژەیە چۆتە بواری جێبەجێکردنەوە و یاسای بۆ دەرچووە بەو یاسایە زۆرێک لە خاوەنباخەکانمان خۆیان تۆمار کردووە کە گەشت بەرهەمە کشت و کاڵەکانی خۆیانە هەر لە ناو باخەکانیان بە گەشتیاری بتوانن بۆ ئامادە خەوانەوە هەر لەوێ ساغ بکرێتەوە ئەمە لەلایەک لایەکی تر من بەردەوام گەشتبین بووم لە 30 ساڵی ڕابردووی شارەزاییم لە کەرتی کشت و کاڵە بە هەرێمی کوردستان هەرێمی کوردستان ئەتوانم بڵێم بە پێی مێژوو 6,000 ساڵ پێش ئەمڕۆ ناوچەیەکی کشت و کاڵی بە پیتی خاوەن مێژوو بووە ئەتوانم بڵێم لە ناوچەی میزۆپۆتامیا یەکێک بۆ لەو ناوچانەیەکەوە زەویەکەی لەو زەویانە بووە کە بە خاکێکی بەپید ناسراوە بە دراسەیەکی گەورەی ئیتاڵی و ئوسترالیەکان و بریتانیەکان زەوی کشت و کاڵی لە هەرێمی کوردستان یاخود زەوی لە هەرێمی کوردستان بێک هاتووە لە زەویەکی بەپیتی کشت و کاڵی کە بۆ هەموو بەرهەمە کشت و کاڵەکانە بێت خاڵی دووەم ئەو هەوای هەرێمی کوردستان دابش بۆ بەسەر ناوچەی بارانی مسۆگەر و نیمچە بسۆگەر و نامسۆگەر و خۆشبەختانە خاوەنی ئاوی سەرزەوی و ژێرزەوین و گۆڕانکاری چواروەرز و بوونی هەتاو وای کردووە ئەتوانم بڵێم ئەم نیعمەتە جوانەی کە خوای گەورە بە ئێمەی بەخشیوە نیعمەتێکی گەورەی ئابووری بێ نیعمەتێکی گەورە بێ بۆی بڵێن بیانوویەک نەماوەتەوە بۆی کە هەم سروشتێکی باشمان هەیە کە شوهەوایەکی باشە وەزارەتی کشت و کاڵ هەماهەنگە وەزارەتی گەشت و گوزار هەموو ئەمانە بەیەکەوە کەواتە توانن بەروبوومە کشت و کاڵەکان بە پیشەسازی بکەن بۆ نمونە نەک هەنار هەر بڕواتە دەرەوە ئاوی هەناریش بڕواتە دەرەوە بەرهەمەکانی کە لە هەنار وەرەگیرێ نەک هەر هەنار چەندین بەروبوومی کشت و کاڵی دیکە بە پیشەسازی بکرێ ئەمانە چیتان هەر لە سەرەتای دەست بەکاربوونمان و سەرەتای دەست بەکاربوونی جەنابی وەزیر لە کابینەی نوێیە هەنگاوی یەکەمی بریتی بوو لە
پرۆژەی بە بازارکردنی گەنمی جوتیاران کە بریتی بوو لە دامەزراندنی سایلۆ و سیانزە کارگەی بەرەمێنانی مشتقاتی گەنم لە ساوەر و پیتزا و معکەرۆنە. دوو هەنگاونان بۆ دروستکردنی ناوچەی پیشەسازی خۆراکی کە خۆشبەختانە لەم هەڵەبجەی کە ئێستا ئەیبینی لە ئێستادا لە ژێر دەست بە هەماهەنگی لەگەڵ کەتی تایبەت پرۆژەکە کەوتۆتە بواری جێبەجێکردنەوە بە هاوکاری لەگەڵ دەستەی وەبەرهێنان و وەزارەتی پیشەسازی وەزارەتی بازرگانی پیشەسازی لەگەڵ ئەوەشدا کردنەوەی کارگەکانی دۆشاوی تەماتە، کردنەوەی کارگەکانی زەیتی زەیتون، کردنەوەی کارگەکانی بەرەمێنانی قارچک، کردنەوەی کارگەکانی شیرەمەنی، کردنەوەی کارگەکانی بەرەمهێنانی ڕوبەهەنار و دۆشاوی ڕوبەهەنار و شەربەتی هەنار هەموو ئەمانە ئەتوانم بڵێم لەم سەرعادەی ئێستا بەیەکەوە بەستنێک ئینتیگرێشنێکمان دروست کردووە لە نێوان بە بازارکردنی هەنار و بەروبوومە کشتتوکاڵیەکان و بەرهەمە ناوازەکان. خۆشبەختانە ئێمە ئەتوانین بڵێن جگە لە بەرهەمی هەنار و بەرەمە کشتتوکاڵیەکان بەرهەمی ئاژەڵی و پەلەوەری چەندین کارگەی شیرەمەنی دروستکردی چەندین براندی پەنیر و قەیماغ و یەکێ لە خاڵەکان کە لەوەی زۆرێک لە میدیاکان ئاگایان لێ نەبێ قەیماغ لە هەرێمی کوردستانەوە ئێستا ئەنێرێتە کوێیت. ئێستا حالیان بەرهەمی هەنار ئامادە کراوە کە بنێرێتە کەندا وەکو چەند ساڵی ڕابردوو نارمان بۆ وڵاتانی بریتانیا و کەندا و ئیمارات و لە کارفورەوە دابش کرایەوە بەسەر وڵاتانی عەرەبی. هەناردەکردنی بەرهەمی برنج و بەرهەمی زەیتی زەیتون و بەرهەمی تەحینیە و بەرهەمی دۆشاوی ترێ هەموو ئەمانە کارمان لەسەر کردووە کە ئێستا بۆتە براندێک لە دەرەوە کاشی لەسەر هەناردەکردن دێمەوە بۆ لات. بەڵام پێم خۆشە ئەمەلخانیش پێمان بڵێت چ کار ئاسانیەکەکەن بۆ گەشتیار. جا گەشتیار بێت کە بازرگان بێت ئێرە هەرەوە شەرت نیە ئێمە هەناردەیکەین. ئەکرێت بازرگانێک بێنین لە دەرەوە بۆی ئەم بەرهەمە جوانانە ببینێ و خۆی بەدەستی خۆی بیباتەوە. یاخود گەشتیار لە خوار و ناڕاستی عێراقەوە کە ئەمڕۆ هاتوونە تێرە واتە ئەو کاراسانیانی لە هاوڵاتیەکەوە لە تاکێکی بیانیەوە ئەکرێت لە ڕووی گەشتیاریەوە چیە کردوتانە هەتا ئەگاتە بازرگانێک وە بەرهێنێک لە بوارە ژیاجیەکاندا کە بتوانن ئێوە سوودی لێ ببینن. بە دڵنیاییەوە ئێمە یەکەم هەنگاومان ئەوە بوو کە هەر شارێک بەپێی تایبەتمەندێتی خۆی هەر پارێزگایە هەر ناوچەیەکی جیاواز بۆ نمونە قەزا گەشتیارەکانمان پارێزگاکان هەر یەکە و پاکێجێکی گەشتیاری ئامادە بکات. واتێکە گروپاتی گەشتیاری ئێمە لەگەڵ کۆمپانیا گەشتیاری عێراقیەکان و کوردستانەکان کۆبوونەوەی بەردەوامان هەیە. بە بەردەوام ئێمە پاکێجینی گەشتیاریان نەدەینە چۆن بۆ نمونە کاتێکە لێنە پارێزگای هەڵەبجە دەبێ ئەم فستیڤالانە ببینن و بەروبوومی ئەم فستیڤالانە لەگەڵ خۆیان بەرنەوە دواتر بچنە مۆنەمنتی کیمەبارانی هەڵەبجە ببینن بزانن گەلی کورت ڕوبەڕووی چ جینۆساید بۆتەوە دواتر ناوچە شوێنەوارە ئاینەکان و مێژوویەکانی ببینێ لەگەڵ ئاین و ئەنزاکانە گفتوگۆ بکات و هەر دوێنەی ڕێچکەی زاگرۆسمان ڕاگەیان کە 36 گوندی کوردستان بیانەکان دەچن ئاشنا دەبن بە کللتور و بەرهەمە کشتتوکاڵی و بەرهەمە کانی خۆیان لە شیرەمەنی وەکوی کاگرزگار باسی کرد بۆیە دەستەی گەشت و گوزار جگە لە مارکێتین و بە بازارکردن هەماهەنگە لەگەڵ هەردوو وەزارەت بۆ ئەوەی بابەتی پاکێجین دیارەکانمان دیاری کوردستانی بێ واتە بەشێک لەو دیاریانەی کە ئێستا خەریکی ئامادەکردنین کە گەشتیارێک یاخۆت قونسڵێک یاد وەفدێکی بیانی دێتە کوردستانەوە بە شیرینی و بە بەروبوومە کشتتوکاڵەکان و بە بەروبوومەکانی خۆمان و بەکاری دەستی کچان و ژنان و کوڕانی کوردستان بگرێتەوە بۆیە ئەمانە هەموو دەبنە ڕێگەزی گەشتیاری و دەبنە جێگرەوەی ئەوەی کە کابینەی نوێم تاکیدی لێ کاتەوە کە هەر سێ سێکتەری کشتتوکاڵی و گەشتیاری و پیشەسازی دەبنە بنەمای جێگەرەوەی نەوت و غاز کە دەبنە ئەوەی کە هەم هەلی کارە ڕەخسێنێ هەم بازاری کوردستان دەکاتە بازارێکی بەهێز بۆ پشتیوانیکردنی دەرەوەی خۆی و بۆ هاندانی گەنجانیش بۆ ئەوەی کە لە وڵاتەیە خۆیان خاوەنی بەرهەم و کاری خۆیان خاوەن کار بن. باشە ئەمەلخان سەرنجی هەندێک شتمانداوە کاتێ سەردانی وڵاتێکەکەی سەردانی شارێک ناوچەیەکەکەی یەکسەر سنبولی ئەو ناوچێت پێشکەشەکەن تەنانەت پێت ئەفرۆشن کە تۆ ناچاری بە بڕێک پارە بیکڕیت ئەوەندە سەرنج ڕاکێشە. بۆچی تا ئێستا دەستەی گەشت و گوزار هیچ سمبولێک لۆگۆیەکی هەرێمی کوردستان لە پارێزگا جیاوازەکانەوە بە نمونە لۆگۆی هەنار کە گەشتیارێک هاتە ئێرە پێی بفرۆشرێ لە سلێمانی لە هەولێر قەڵای هەولێر لە دوهۆک هەموو ئەمانە ببنە سمبولێک کە بۆ ئەمەمان نییە بۆ ینی ناکرێتە مارکێتینێک بۆی کە گەشتیارێک دێتە ئێرە ئێمە بتوانین لەگەڵ هاتنەکەی سوود لە
سوودی لێوەربگرین و بازارێک بۆ ئێوە دروستکەین داهاتێک بۆ کڕیاران دروست بکرێت. دەستمان پێ کردووە دەبینی لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا زۆرترین پێشانگای چالاکی کارەدەستیەکانی کچان و کوڕان ئەبینین لە مۆم دروستیەکەن لە بەروبوومەکان دروستیەکەن لە خشلەکانی تری وەکو مێخەک و شمڵ یعنی لە هەموو شتەکان دروستیەکەن. بۆیە ئێستا بابەتی کارەدەستەکان لە هەیکەلێتی دەستەی گەشت و گوزاریش دەستنیشان کراوە و لەگەڵ هەموو ئەو گروپانەی کە چالاکی گەشتیاری هەیەە سەردانی شوێنەکان دەکەن و دەمانەوە بازاریان بۆ دروستکەین. بەڵام هێشتا لە ڕووی کواڵێتیەوە پێویستیان بە ڕاهێنانی زیاترە، پێویستیان بە فێربوونی زیاترە و بابەتی دیارریەکان ئێمە بۆ نمونە باس لە واکەین کە بچینە قەڵای هەولێر کاتێک ڕسمی قەڵاکە و پێداویستەکانی ئەوە و مێژووی ئەوە هەمووی بە بچوو بە مغناطیسی کەسەکان بیبەنەوە هەروکو خۆمان کە لە دەرەوەی کڕینەوەی هێنینەوە. ڕاست ئەمانە هەمووی بابەتن کە ئێستا بوونەتە بابەتی گشتی و ڕێگەزی گرنگن بۆ ئێمە لە ڕووی بەهێزکردنی بازاڕی کارەدەستیەکان و کارەکانی تر. هەنگاوی گەورەمان ناوە هەنگاوی کردداری، بەڵام هێشتا ناتوانین بڵێن لەسەر ئاسێکی نێودەوڵەتیا کارەکانمان ئێستا لە ئاستی لۆکەڵی خەریکە لە ڕووی کواڵەتیەوە گەنجەکانمان زیاتر داهێنانەکەن لەو بوارانەیە. هەڵبەت پشتیوانی ئێوەیان پێویستە. باشە کاک ڕزگار دێمەوە لای تۆ با بزانین چیتان کردووە بۆ جوتیاران بۆ ئەم ساڵ بە تایبەت دوێنێ ینی کارێکی گرنگتان ڕاگەیان و داواتان کرد لە هەموو جوتیاران کە ناوی خۆیان تۆمارکەن بۆ فۆرمەی کە بڵاوتان کردوەوە. ئەم فۆرمە هەموو جوتیارێک ئەگرێتەوە و چ سوودێک بە جوتیاران ئەگەێنێ لێرەوە پێیان بڵێ کە سوودەکەی چییە بۆی کە ناویان تۆمار بکەن. ئێمە بەمبەستی ڕێخستنی بە بازارکردنی بەرهەمی زستانەی دانەوێڵە بۆی جوتیارانمان تووشی ئەو گرفتە نەبن کە لە ساڵانی ڕابردوو لە وەرگرتنەوەی گەنمەکانیان لە ڕێگەی سایلۆکان و لە ڕێگەی بڕیارەکانی وەزارەتی بازرگانی عێراقەوە بەردەوام کێشە و گیرروگرفتیان بۆ دروستە بوو. ئێمە ئەم ساڵ بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی بازرگانی هەرێم و هەماهەنگی لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵی اتحادی وەزارەتی بازرگانی اتحادی بانگێشەی جوتیارانی خۆمان دەکەین بە فۆرمێک کەوا بۆ ئەوەی کە جوتیارانی خاوەنزەوی جوتیارانی داچێنەری بەرهەمی گەنم کە خۆشببختانە ئێستاوە زۆرێک لە جوتیاران زەویەکانیان چێڵاوە ئامادەکاری ئەەکەن بۆ بەرهەمی زستانەی دانەوێڵە لە گەنمجۆ بەڵێ زەویەکان چێڵاوە لە هەندێک شوێن ئەتوانم بڵێم وشکە چێڵیش کێراوە و گەنم چۆتە زەویەوە چاوەڕی بارانی بەڕەحمەتین و لە بەرەوەی زەویەکانی ئێمە زۆربەی دێمە ساڵانە زیاد لە 3 ملیۆن دۆنم زەوی ئەکرێ بە گەنم. ڕزگار زۆر گرنگە لێرەیە بزانم بنەتووی پێویستیان هەیە. جوتیاری ئێمە ئەم ساڵ هەوڵی ئەومان ناوە کە بنەتۆی کە لە لای ئێمە هەیە دابەشی بکەینەوە بەسەر جوتیارانە کە دەرمان کراوە کە تەرزی بەرەمێنانی گەنمی ئاردە گەنمی ناعیمە و جۆرێ لە گەنمە هەرە باشەکانە سلێمانی 1 سلێمانی 2 کەلاریەک کەلاردوو هەولێریەک تەرزەکانی کە هەمانە لە ئەدەنە وافی هەموو ئەوانە لە ئێستا موادی کیمیایی هەمووی ئامادە بەشێکی باش ئەتوانم بڵێم بنەتۆمان بۆ جوتیاران ئامادە کردووە و بەشێکی تریشی جوتیار خۆی بنەتۆی خۆی هەیە کە لە ئێستادا ئامادەکاریەکە. ئامانج لە بابەتی ئەم فۆرما ئەوەیە داوا ئەەکەم لێرەوە هەموو جوتیارانی هەرێمی کوردستان سەردانی بەڕێوەبەرایەتی و بەشە کشتتوکاڵیەکان بکەن و هەروەها بەڵگەنامەکانی تایبەت بە زەویەکانیان چ گرێ بەستی کشتتوکاڵی بێت چ بڕیاری دابش بێ چ مۆڵک بێ بیبن بۆ ئەوەی کە ئێمە جوتیاری حەقیقی جیا بکەینەوە لەگەڵ ئەو جوتیارانەی کەوا یاخود لەگەڵ ئەو کەسانەی کەوا ئەبێتە مایەی دروستبوونی کێشە و کێشەی بە بازارکردن بۆ گەنمی جوتیاران جیا بکەینەوە لەگەڵ علافەکان جوتیاران جیا بکەینەوە لەگەڵ بازرگانان. ئێمە پرۆسی بە بازارکردنی گەنم لە سەرتاسەری عێراق چەند ساڵێکە بە کێشەیە ئەڕوا بۆ خۆتان نەزان لە 2014 پارەی جوتیارانمان دواکەوت بوو. خۆشببختانە بە هەوڵ و هیمەتێکی زۆر توانراوە قەرزی جوتیاران بگەڕێنرێتەوە لە ئێستاشدا بۆ ئەوەی کە جوتیاران لە ئێستاوە تا 45 ڕۆژ لە 1 تا 15 هەموو بەشە کشتتوکاڵەکانمان بەڕێوەبەرایەتە کشتتوکاڵەکانمان کراوەیە بۆی جوتیارانی ئێمە ناوی خۆیان تۆمار بکەن بەڵگەنامەکانیان پێشکەش بکەن و بتوانن لە ناو تۆماری تایبەت بە سیدی بەرەمێنانی گەنمی ئەمساڵ لەگەڵ ڕوبەری چێنراویان و لەگەڵ بڕشتی چێنرا و لەگەڵ جۆری گەنمی چێنرا و ببن بۆ جوتیارە ببن بۆ لە کشتتوکاڵەکان بە ئاگاداری ئەنجومەنی گوندەکان بە ئاگاداری مختار بە ئاگاداری ئەنجومەنی جوتیاران هەموو کاراسانیانکاری بۆ ئەوەی ئێمە لە ساڵی داهاتوو بە شێوەیەکی ئارام بتوانین لەگەڵ حکومەتی اتحادی
بڕی بەرهەمهێنان و بڕشتی گەنممان بە حەقیقی بین بە عێراق و عێراق چیتر بیان و بە ئێمە نەگرێ لەسەرەوەی کە ئێمە گەنمەکەمان زیاترە یا داتاکانمان ناحەقیقیە هەموو حەقیقەتانە ئەخەینە بەردەستی حکوومەتی اتحادی بۆ ئەوەی کە بە چاوی خۆیان ببینین کە هەرێمی کوردستان خاوەنی 1 ملیۆن تەن گەنمە ساڵانە و هیوادارین کە لێرەوە حکوومەتی اتحادی بیر لەوە بکاتەوە کە ئاسایشی خۆراک ئەتوانێت لە کوردستانەوە زامن بکرێ و ئەو بەشە گەنمەی کە پێویستە هیچ جوتیاران لە ڕێگەی وەزارەتی بازرگانی اتحادی و سایلۆکانەوە وەربگیرێتەوە. باشە هەردووکتان سەردانی ئەو باخی کشتتاڵیەکانتان کرد؟ ئەمەل خانتۆ سەردانتان کرد هەر لەوێ بەرهەمەکانە فرۆشرەوە نیە؟ ئەمە چی کاریگەریەکێ بێت لەسەر ڕاکێشانی گەشتیار وە بە تایبەتیش بۆ جوتیاران کە هەر لە شوێنی خۆیان لە ناو باخەکە بتوانن بەرهەمەکەیان ساخ بکەنەوە. بە دڵنیاییەوە کاتێک کە تۆ ئەم هەنارە هەروە بە خۆڕایی پێ نەگەیشتۆ نەبووە بەم ئاستێک کە ئێستا ئەیبینین. ئێمە ئەمڕۆ دیمەنە جوانەکانە بینین بەس ئەم دیمەنە جوانانە چەندین شەو نخونی گەرما و سەرمای بەرکەوتووە. جوتیارەکان خێزانەکان مناڵ و گەورە و بچووکیان سەرقاڵ بوون کێبڕکەیەکی جوان هەیە لە نێوانیانە کە جوانترین باخی هەنا جوانترین بەروبوومە کشت و کاڵی و پەلەوەرەکان زیاتر نمایش بکەن. بۆیە هەر یەکێک لە ئێمە ئەمڕۆ جگە لە دەستخۆشی بەشێکین لە با بڵێن خەرجکردنی پارەکانمان بۆ ئەوەی بێت پەرپولە جوانی سروشتە جوانەکەی ئەمڕۆ نەک تەنها هەنار و هەنگین و گێزمان بینی گەچکەکانیشمان پڕ بوو لە مۆسیقای کوردی لە هونەر و ڕەسەنایەتی هەورامان و گوێمان لە ئەو هەموو هۆنراوە و شعرە جوانانەی ناوچەی ئەو هەموو میوە و بەرهەمە خۆشە دڵنیاکەین کە ئەوەی نەش هاتووە بێت لە بەرەوەی تامی ئەو هەنارە ئەو شەربەتەی کە خواتان ئەوەندەی تواکە. من خۆشحاڵ بووم زۆر سپاس بۆیەوە سپاس بۆ دەرفەتەی کە بەیەمەتان بەخشی بۆ هیوایم کە جێگە دەستان هەمیشە دیار بێ و بتوانن کە خزمەتێکی زیاتر بە کوردستان و ژینگەی کوردستان خاک و جوتیاری کوشتتوکاڵ بکەن. سپاس بۆ ئامادەبوونتان. زۆر سپاس.